نەتەوە یەکگرتووەکان برسیکردنی خەڵک لە سووریا بە تاوانی جەنگ دادەنێت. کارمەندانی تەندروستی لە ناوچە کوردنشینەکانی تورکیا خۆپیشاندان بۆ ئاشتی دەکەن. ئەمریکا ساڵیادی لەدایکبوونی مارتن لوتەر کینگ بەرز ڕادەگرێت. خۆش هاتنەوە بۆ کورد کۆنەکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کورد کۆنەکشن بەرنامەکە پشکا کوردیا دەنگی ئەمریکا و ڕاستەخوا لەسەر کەناڵی NRT تێوەشاندن بە سڵاوین گەرم ئەمێن ji سووریا دەست بە بەرنامە خۆ بکەن. سەکرەتێری گشتی نەتەوەی یەکگرتی بان کیمۆن داخوازیە بە داوی ئینانا دۆرگرتنا باژارên سووری دکە و هۆژداریە دەدا تەڤایە ئالیان کو برچی بوونێ یا سیڤیل و مەدەنیان بەکار نەئینن وەکا چەکێ شەڕی وی گوت ئەو تاوانە شەڕیە. دگەل بەردەوامیە شەڕێ نافخویە 5 ساڵانê Sûriye سکرتێرê گشتیە نەتەوەین ئێگرتێ بانگیمۆن دەبێژتن بداوی ئینانا شەڕێ سووریا ئەرکێ مەیە di sala 2016دا. هەموو ئالی و جوانە حکوومەتە سووریا ئەوێن بەرپرس ji parastina medeniyan tawanên dirindane dikin û dijî yasayê nêvnetewîne. سکرتێرê گشتیە نەتەوەین ئێگرتی داخوازە بداوی ئینانا دوورپێچکردنا باژێرکên Sûrî û herwesa sanahîkirina derbazkirina alîkariyên mirovانî بۆ vandeveran kir. Bi zalalî bikar înana birsîkirinê wekû çek şerrî da tawaneka cengê ye. Li roja duşembe yekem karwanê alîkariyên mirovانî gihiştine bajarkê medaya ya dûrpêçkirî ji layê hêzên hikûmeta Sûrî ve û foa û kefriya yên dûrpêçkirî ji layê serhildayên Sûrî. Xaça sora neft netewî duhî pêşembe ragihand gereka dî ya alîkariyan bê arîşe gihişte medeniyan. Rêxerê karê mirovانî yên netewên êgirtî dibêje destpêkirina prosa gihandina alîkariyên mirovانî bihîvî ye. پروسه لچند روشن بین دی بردوام بید و تشت بهیوی بکیمی و افکار مروانی دست بکر. لسر داخوازا فرانسا و بریتانیا و ولاتین ایگرتیان امریکا جواتا اولکاریا نتوین ایگرتی و کمبونه که آورته ایروینی پیک بیند و کارمندین آلیکاریان و نیترین زانیاریان درباره گهاندن خواردن و درمانا برهوی جواته بکد. یونیسف و ریخستیا ساخلمیا جهانی ده بیان نامه که دارا گهاندن سویلین سوری لپازده دوران دور پیچ کرینه کو سرجم هجمار وان دگه تا 400,000 کسان. جدابرین دم دریجن اندامن جواتا اولکاریا نتوین ایگرتی لمها 12 بداوی هاتن لدمه لسر لحف اینان حکومت سوریه و اپوزیسیون سوری ری کپتن کبریاره ل 25 وی مه لجنیف کم ببن. خالد فتاح دنگ امریکا. لە ناوچە کوردنشینەکانی تورکیا هاوکاتی بەردەوامی ئۆپەراسیۆنە لەشکریەکانی حکوومەتی تورکیا کارمەندانی تەندروستی بۆ 23 ڕۆژە خۆپیشاندان بۆ ئاشتی دەکەن. وەک خەجیجان فارقین پەیامنەری دەنگی ئەمریکا دەڵێ لە شەڕەکانی ئەم دواییەدا تا ئێستا 3 کارمەندی تەندروستی کوژراون. خەباتکارên tenduristiyê 23 rojin di nobeta aşîtiyê de ne. Di qedexeya li ser navçeyan digel mafê jiyanê, mafên saxlemiyê û azadiyê mirovan jî dike bin xeterê. Di qedexeyan de heta niha 3 xebatkarên saxlemiyê jî di nav pevçûnan de man û hatin kuştin. Sendikayên xebatkarên saxlemiyê digel serma û berf û baranê li Amedê ji 23 meha 12 vir ve çalakiyek didomînin bi navê nobeta aşîtiyê. Ev çalekî li pêşiya avahiya şaredariya bajara mezin a Amedê têr darxistin. Zanîn jî rojan cenazen li Sûrka mane gel nikare cenazê xwe jî defin bike û gel pêdeviya wî bi tendurustiya hevê nikare herê nexweşxane hatine dagirkirin wek amûrekî şer tên karanîn û hûne karargahên ewlehiyê ê leşkeriyê. Em dibêjin em ji bo jiyanê, jiyan jî çawane yani ji bo tenduristiyê çi pêwîst e aşîtî pêwîst e yani ciyekê ku şer tê de hebe wî jî mirov nikare behsa tenduristiyê bike. Serokê Sendikaya Xebatkarên Saxlemiyê li Amedê Ramazan Kaval jî behsa bandora xerab a şer dike li ser xebatê wan û jiyana mirovan. İnsan mirov tê kuştin lê êriş jî zêdetir li ser me tenduristvanan çêdibin. Wek tê zanîn sê hevhevalê me hatin kuştin. Wê gevek me dest vê çalakiyê kir me gok em li dijî kuştinê ne. Em dixwazin mirovan însanan bidin jiyandin. Di roya dudiya de hevalekî me li Cizîrê hate kuştin Ezîz
کار تندرستی دکر ده کلان آوان ده تاقاوان ده بریندار که بیه چیک آلیوی بکه و بیاوی جهت کشتن. چالاکمان دبیشند قدخی دا به دهان سبیل هاتن کشتن میت العردمان حتی قدخی رانه به اوی دست چالاکی جی برندن. خججان فارقین دنگ امریکا آمد. هر لی ترکیا و روشا نتانا نبتنیج انجامی تقینا لإستانبولی بو لی لباجرین کردان جوک آمدی بوم لناواندین پولیسان دا تقاند لمدیاتی چکداران ایریش کرد سر ناواندین پولیسان لجهین دیجی. کاربەدەستانیش دلۆمەی ئەم هێرشانە لە ئەستۆی پارکی کرێکارانی کوردستان دەنێن. هاوکات سەرچاوەکانی هەواڵ لە تورکیاوە ڕادەگەیەنن کە دەسەڵاتدارانی وڵاتەکە 12 کەسی ئەکادمیان دەستگیر کردووە بە تاوانی مۆرکردنی یادداشتێک بۆ کۆتایی پێهێنانی توندوتیژیەکان. ئێستاش ڕاستەوخۆ نووسەر و شیکەرەوەی سیاسی هێمن سەیدیمان لەگەڵا لە ستۆدیۆی دەنگی ئەمریکا لە لەندەن. کاک هێمن زۆر سپاسی ئامادەبوونت دەکەم و سەرەتا حەزیش دەکەم بپرسم لەگەڵ بەردەوامی توندوتیژیەکان لە تورکیا و بێئەنجامی ئەو هەوڵانەی بۆ هێورکردنەوەی ڕەوشەکە دەدرێن دەستگیرکردنەکان تەنانەت بۆ ئەوانش کە داوای کۆتایی هێنانی توندوتیژیەکان دەکەن زۆر بوون. تورکیا بەرەو کوێ دەڕوا؟ دەکرێت بڵین کە ئەو خەباتێکی ئێستا لە شارەکانی باکوور لە ئارادایە کارێکی کرد کە ڕوخساری واقعی ئوردوغان و حکوومەتی ئاکپارتی بە جیهان نیشان بدرێت. ئێستایتر ناڕزایەتەکان لە سنووری تورکیە دەرباز بوو دەبینین کە سایەتی گەورە جیهانەکان وەکو نوام چامیسکی هەڵوێستیان هەیە بەنیسبەت ئەو سیاسەتە کورتکوژەی ئوردوغان. یا دەبینین بەشێک لەو مامۆستایانەی کە ئەو یادداشتیان تۆمار کردووە و ئێستاژ لەژێر مەترسیدان کورد نین کەواتە دەکرێت بڵێن کۆمەلگای غیری کوردی تورکیەش کۆمەلگای جیهانیش وردە وردە هەڵوێز دەگرێت و وا دەکرێت کە پێم وایە ئوردوغان ئەگەر هەرچەند احتمالەکەی زۆر لاوازە ئەگەر ئاڵوگۆڕێک لە سیاسەتەکەی خۆیدا پێکدێنێت و پێداچوونەوەیەک لە سیاسەتەکەی خۆیان ئەنجام نەدات تورکیەی بە تەواوی بۆ شەڕێکی سەراسەری ناوخۆیی دەبات و براوەی ئەو شەڕەش من دڵنیام کە تورکیا نیە هەر ئێستا دەبیسین کە لە ناو هێزی ئەرتەش و هێزی ئەمنی و سەرکوتکەرەکانی تورکیەشدا دەنگی ناڕزایەتی دەبیسترێت و کەسانێک هەڵوێز دەگرن و نیان هەوێ خۆیان لەو تاوانەدا چی دیکە شەریک بکەن. کاکی من هەر جارێت توندوتیژی تەقینەوە لە تورکیا ببێ زۆربەی جار خەتاکە لەسەر پەکەکە و لەسەر کووردا ڕاست بێ ڕاستەبێ بەڵام ئەم جارە دیارە مۆرپەنجەی پەکەکەی تایە حکوومەتی شوا دەڵێ ئەگەر کورد ئەم شەڕە بتوانێ درێژەی پێ بدا تا چەندێک دەتوانێت حکوومەتی ئاکپارتی نەچار بکە بۆ ئەوەی بگەڕێتەوە سەر یاندان بەوە بنێکە دانوستاندنی ئاشتی چارەسەری ڕاستە بۆ کێشەی کورد لە تورکیا. ئیزم بدەن ئەوە ڕوون کەمەوە کە لە نێوان تەقینەوەی ئیستانبول و تەقینەوەی دیاربەکردا جیاوازی هەیە لە ئامەد شوێنێکی نیزامی ئەسکەری هێریشی کراوەتە سەر بەڵام لە ئیستانبول لایەن شوێنێکی توریستی و خەڵکی بێتاوان بوونەتە قوربانی کە کردەوەی داعیش بووە دەوڵەتی تورکیش بەخۆی قبولی کردو کە داعیش بووە هێندێکیش دەڵێن کە دەیهەوێت لەوە کەڵک وەرگێ بەوەی کە مانەوەی خۆی لە باشووری کوردستان پاساوێک بۆ بێنێتەوە. من پێم وایە لەو حاڵەتە شەڕێدا براوە تورکیە نابێت هیوای سەرکەوتن بۆ کورد هەیە هیوای وێ هەیە کە سەمپاتێک پشتیوانێکی جیهانی ڕوو لە باکووری کوردستان بکە دەبینین دوێنێش مراد خەرەیلان بە سەراحەت کوسبووی کە لە یەک دوو مانگی داهاتوودا تەواوی شارەکانی باکووری کوردستان تێوە دەدرێن لەو خەباتە وە گریلا دێتەوە مەدان تا ئێستا هەرچی کراوە خەڵکی سیڤیل یان لایەنگرانی پەکەکە کردوێتی پەکەکە بۆ خۆی ڕاستەوخۆ بەشداری ئەو شەڕە نەبوو بەڵام لە یەک دوو مانگی داهاتوودا ئەو مەجارەی دێتە پێش ئەگەر و ڕێگە چارەیەک نەبیندێتەوە بەرەو سەرانسەری بوونی شەڕەکە دەڕوات و من پێم وایە هیچ سیر نییە گەر تورکیا شتێکی وەکو سووریەی لێ بەسەر بێت یا بە تەواوی لێک هەڵوەشێت. باشە کاگێ من لەم هەلومەرجەی ڕۆژەڵاتی داوەڕازدا ئێستا خۆت دەزانی ئەو ناوچەیە بەڕاستی دەکوڵێ کۆمەڵی قەیران بەرۆکی گرتووە زۆریش باز لە گۆڕینی نەخشەی ناوچەکە دەکرێت ئەگەری پێکێنانی دەوڵەتی کوردی ئالەم ڕەوشەدا کە تورکیا ئەم جۆرە هێرش و ئۆپەراسیۆنانە لەگەڵ کوردی خۆیدا دەکا چۆن دەبێ هەڵوێستی تورکیا چیە بێ بەرامبەر بەم دۆسەیە مەبەستان سربەخۆیی کوردی باشوور دەفەرمونون دامەزرانی دەوڵەتی کوردی باشوور بەڵێ ئەو ئەگەرە زۆر بەهێزە
لە ڕاستیدا هەر ئێستا حکوومەتی باشوور جیالەوەی کە کورسێکی نییە لە نەتەوەیە گرتوەکان بەڵام فەرقێکی ئاوا زۆری دەگەڵ دەوڵەتێکی سربەخۆ نییە ئابوورەکەی لە بەغدا سربەخۆیە دیپلۆماسەکەی لە بەغدا سربەخۆیە پەیوەندیە تیجارەکانی پەیوەندیە دەگەڵ دراوسێ هێز ناوچەیەکانی دراوسەی دەگەڵ زلهێزەکانی جیهان کورد بخۆی ئێستا لە باشوور دەسەڵاتی سربەخۆی هەیە هیچ پەیوەندێکی ئەو توێ لەگەڵ بەغدا نیە بەڵام احتمالە کە بەرەو دەوڵەتێکی سربەخۆش بڕات هەر ئەو ساڵ ڕەنگە شاهیدی لەدایکبوونی یەکەم دەوڵەتی سربەخۆی کوردی بین و من پێم وایە وەکو واقعێک چه ئەوانەی کە پیان خۆشە چه ئەوانەی کە پیان ناخۆشە دەبێ چاوەڕێ ئەو ڕووداوە بن دەوڵەتی با کوردی ڕەنگە هەر لە ساڵی 2016 دا بمەزرێت و ڕخنەگرانیشی دەبێ بزانن ڕخنەگرتن لە حکوومەت نابێ بۆ مانایە بێ کە مافی کورد وەکو نەتەوەیە کە سربەخۆیی هەبێت لە هەلومەرجێکدا کە ئەو سربەخۆیە ڕەخساوە نابێ ئەو مافە لە بەرچاو نەگیرێت کاکی من کە باس لە دەوڵەتی کوردی و دامەزرانی دەوڵەتی کوردی دەکرێت زۆر جار باسی ئەمریکا دەکرێت کە کورد پشتیوانی ئەمریکای نییە بە بۆچوونی جەنابەت تا چەندێک ئەمریکا ئامادەیە ئەگەر ئەوەی کە پێشبینی جەنابەت دەڵێ لە 2016 شتێکی وا بوو شتێکی وا ڕوویدا تا چەندێک ئەمریکان یارمەتی دەردەبن لەو دۆسیەدا من دەمهوێت شتێک وە بیربێنەوە تا ئێستا لە هیچ کام لە دەستکەوتەکانی کووردا لە هەنگاوی یەکەم هیچ زلهێزێک پشتیوانی نەکردو هەر ئەو ئەمریکایە ساڵی 2023 هەتا ئاخرین ڕۆژەکانی پێش ئۆپراسیۆنی ئازادی عێراق حەولی دەدا کە تورکیە لەو شەڕێ وەربدا تەنانەت بەڵێنی بە تورکیەدا بوو کە تەواوی کاروباری بە قەولی خۆیان باکووری عێراق بە تورکیە دەستپێرن بەڵام دوایە کە دیتان کورد لێ هاتووی لە خۆی نیشاندا توانی ئەمنیەتێک و بێدەنگ بەیسلا ئاسایشێک لە کوردستان پێک بێنێت بوو بە یارمەتیدەری ئەمریکا ئەو جار ئەوان پشتیوانیان کرد من پێم وایە بۆ سربەخۆیی کوردستانیش ئەمریکا نە پشتیوانی دەکا و نە دژایەتی دەکا بەڵام ئەگەر لە بەرابەرە واقعەدا قەرار بگرێت ببینێ کە دەوڵەتێکی سربەخۆ هەیە دەوڵەتێکە کەلانی کەم کارایەکەی لێ هاتوویەکەی لە دەوڵەتی ناوەندی بەغدا باشترە هیچ بەرژەوەندی ئەمریکاش ناکات لە ژێر پرسیار من هۆیەک نبینم کە ئەمریکا لە بەرابەریدا نەوەستێ بەڵکو وردە وەکو دفاکتۆیەکی سیاسی وردە و لە تەعاملیشی لەگەڵ دەکات و هاوکاریشی دەکات کاکە من زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە کورد کۆنەکشنی ئەمڕۆدا زۆر سپاس. NRT, Kurdistan's #1 news channel. تورکیا یەکێکە لە وڵاتانی لە پێشەنگدایە بۆ دەستگیرکردن و زیندانیکردنی ڕۆژنامەوانان. لە ئێستادا دەیان ڕۆژنامەوانی کورد لە تورکیا بە تاوانی تێرۆر دەستگیر کراون وەک مستەفا ئەجەر لە راپۆرتەکەیدا باسی دەکا ئەم ڕەوشەش پەیوەندی بە وردەکاریەکانی یاسای دژە تێرۆرەوە هەیە لە تورکیادا. دوان شەشمەهین داوید ڕەوشە gelek ئاوارتە لە ترکیە بتایبەتی لە هەرێمی کووردا هەیە û rewşa awlos roj bi roj zêde dibe. Di vê rewşa xirab de çendîn caran rojnemavan rû bi rûyê zordestiya hêzên Tirk têne. Gorê rêxistina parastina rojnemavanên cîhanê Tirkiye derbarê zordestiya li ser rojnemavanan dirêzekê herî xirab de ye. Rojnemavanên Tirkiye dihê vê mehê li İstanbulê hatin bahev û roja rojnemavanên cîhanê pîroz kirin. Lê belê ev pîrozbahî bi protestoyê hat encam. Halkın gerçekleri öğrenme. Riya gel hatiye girtin ji bo gihiştina agahiyan. Mixabin li Tirkiye carna evdemên reş û nezelal têne holê. Daxwaza me ew ku evdem zû bibûne. Lê belê sî rojnemavan hîn di zîndanê de ne. Gunehê wan ew ku rastiyan tînin ser ziman û wan dinivîsînin. Ev rojnemavan rastiyan digihînin mirovan û ji ber vê yekê jî tên tawan kirin. Îroj rojeke taybet e ji bo rojnemavanan lê belê em gelekî xemgînin. Piştî rewşa arozî çend rojnemavan hatin binçavkirin. Ajansa DJ dibêje rojnemavanekî yeme li herêmê Silûpî hatiye binçavkirin û îmece TV jî diyar kir ku du rojnemavanên wan li herêmê wanê hatine binçavkirin. Em
ما ez dikarim çi bêjim ji bo îro. Îro roja şînî ye. Lê min nevê ez gelek kêm hîvî bim. Ez taze dizanim em di demekê ne baş da diborîn, lê belê çi tişt hetayê nadûme. Hêviya min ew e ku em ji demek nêzik de bikarin bigehin çapemeniyên azad. Gorê raporteyan Suhu yek rojnamavan li zindanê Tirkiye'de ne. û rêxistina parastina rojnamevanan dibêje ev ji mar Tirkiye dike di rêza herî xirab li cîhanê. Mustafa Car, Dengê Amerîka. ساڵانە سەرۆکی ئەمریکی گوتارێکی ji bo کۆنگرسê dixwîne dibêjinê gotara rewşa yekîtiya welatî di gotara xwe ya dawî da serok Barack Obama geşbîn bû herçanda wî pêşbînî kir ku komalên radîkal dê demek dirêj derde giran bidin xelkê çend welatan erê baweriya serokî çi ye li ser bi taybet Daişê û ka bersiva komariyan jê re çi ye me ev pêdaçûna Kurd kiriye. Navarokê gotara dawiya Serok Obama bitir dîtina paşerojek geş bû ji Emerîkiyan re. Lê rijdî û îradeya bihêz di şerê komala Dewleta İslamî Daeş da para herî mezina gotarê bû dema behs dihate ser rêbazên derve. Dema wên Emerîkiya bikine armanc em wê bi duwa bikevîn. û ji bo vî karî serok û gel minêkarên leşkerî Emerîkî ne. Lê bersiva fermiya komariyan li ser zarê fermandara South Carolina Nikki Haley cuda bû. And rather than just thanking our brave men and women in uniform, لشونا سپاسیا جنو میرن بجرگن لشکر ما بکین ام کماری دی لشکری پیس کین ابجا دوست و دجمن ما بزانن امریکا آشی دوید لیدم ام شردکن ام سردکوین تاوی هریشن خینی لناف و لدروی امریکا چه لسان برناندینو کالیفورنیا یانجی لپاریسه سرک اوباما باور دکا کو کمالن تیروریستی گفه ناکن سر امریکا اگرچی وی گوتا کنگرسی چند ولاتین جیهانی دی جبو دهان سالن دهاتی جه دست وان کمالن تیروریستی بنالن او باری سرکتنا بیک جاری لدیجی داعش خسته سر ملی کنگرسی. If this Congress is serious about winning this war, اگر کنگرس رجده سبارت به سرکفتن دشاره داعش دا دوی پیامک بگهین سربازن مو جیهانه و دستوری بدن جبو بکار اینانا هزن لشکری دجی داعش. لی کمارین کنگرسی دبیجن دویا سروک بتر جدی با دشاره داعش دا. He could have done a great deal. وی دکاری بو بو شر نهیلانا داعش کارکی باشتر بکه. وی دشیا چکان بده دوستین ما حتی بر روانیه جخوا بکن. از باور دکیم که ماسی د سیاستاوی در ودا هنه. دموکراتان پشتا سروکی برندا بتایبت دما بحث هاتی سر رفتاری دگل مسلمانان. سروکی گوت دما مسلمان بین بریندار کرن ولاتی ما بسلامت تر نابا. I think his view of a world where از باور دکم دیتنا وی جبو جیهانک کو امریکا ری بربه بقیم کرنا نرخ و بهایان نه بتنه به هزا لشکری پر بهز بو. We need the region to come together. ما دوی هرم بگی یک جبو آواکرنا برو یک قایم دجی داعش باش ده زانن داعش جماره یک ده کشتنا مسلمانا ده او او شر داعش دکن مسلمانن ده گوتارا سالانه داوی ده سبارت روشا ولاتی سروک اوباما و نیکی گجبین جه پاشا روژ را نشان ده نه هتا سالابه بلکو جبو 5 سالین دی و ویوتر. کماریان جی دبیتا خویا شویدی کرلی زیاتر بالن دیار بو و کدرین پارلمانی کتریان ده. مشتوم رکه اشگار گرم بو بتابتی لو کاتا که دونالد ترامپ او بلین حول دا ببیت کاندیدی کماریا کان هرچی کی تواوی که دسر تد کروز و گمانی چی زور راست و خوی خسته سر اگر و نگری خو هل بجاردنی و یعنی راست و خو پیگود تو ولاتی گت وکانی امریکا لدایگ نبوی لبرو بودنی خود البجاری. البته ما مسئله شی دستوریش لامریکا دا. کروزش بیداله تو حاضر نیان احمدینی بی بس. بله. هرد امریکا دا و سرکفتنا بزاوا ما فين سیویل امریکا جا انجام خباتا ملیون امریکین رجبو لسالن 1960 جبو وکهویه و لدیجی فرقو جداهیان. فاکتۆرێکی تری سەرەکی استراتیژێتی ناڕەزایی دەربڕینەکان بووە بۆ یەکسانی لە مافەکاندا. مارتن لوتەر کینگ ڕێبەری مافە سیڤیلیەکان پێشەنگی جێبەجێکردنی ئەم استراتیژێتە بوو. جوڵانەوەی ناتوندوتیژی دکتۆر مارتین لوتر لە ڕێگای وانەکانی ڕێبەری هندوستان مەهاتما گاندی کاریگەری کردە سەر و تیشتی خستە سەر هەبوونی جیاوازیدانان.
میسیسیپی وەک ئەیالەتێک بەردەوام لە بەرامبەر هەر هەنگاوێکدا ڕاوەستاوە بۆ ئەوەی خۆ لە ڕەگەزپەرستی ڕزگار بکە. بە پێشەنگی دکتۆر مارتین میلیۆنها ڕەشپێز بۆ خۆپێشاندانی ئارام و کردارەکانی نافەرمانی مەدەنی و بایکۆتی ئابووری هاتنەسەر شەخام. جوڵانەوەی هێمنایەتی لە گەلێک شوێنەکانی وەک بیرمنگهام ئالابامادا تاقی کرایەوە. لەو ماوەیەدا خەڵک کوژران، خانووەکان، کلێسەکان تەقیڕانەوە، ئەو تێگەشتە شەبوو کە بەدکار سەرکەوێت. لە 1965 ڕێپێوانێک بۆ مافی دەنگدان لە سێلمای ئالاباما ناسرا و بە یەکشەممەی خوێناوی سەرکوت کرا. جان لۆویس ئەندامی کۆنگرس پێشەنگی ڕێپێوانەکە بوو. ئەوان هاتن و بەدار لیانداین بە ئەسب بە سەرماندا دڕیاندا گازی فرمێسک ڕێژیان پیاکردین. سەربازێکی حکومت بەدار لە سەریدام لەسەر پردەکە مێشکم زەبری بەرکەوت و پێم وابوو گیانم دەردەچێت. ئاندرۆ یانگ یەکێک لە هاوکارانی نزیکی دکتۆر مارتینە کە داوای کرد لە بەرامبەر ئەو بێزاریەدا ئارام بن. ئەگەر ئێمە ڕەشپێستەکان لە شارەکاندا دەستمان بە شەڕی پارتیزانی کردبە، ئەگەر ئێمە ئەمریکامان بردبا نێو تیرۆریزم، ئێمە نەمان دەتوانانی سەرکەوین و ئەمریکا شکستی دەخوارد. لە بیرمنگهام وێنەکانی پۆلیس کە سەگ و شەڵاقی بەکاردێنا بۆ ئەوەی خۆپێشاندانەکانی قوتابیان بڵاو پێ بکەن لە سەرانسەری جیهاندا بڵاو دەکراوە. لە ئاگوستی 1963 هەزاران ئەفریقی ئەمریکایی و سپیپێستان بۆ ڕێپێوان لە واشنگتۆن کۆبوونەوە کە ئارام و بێدەست بەسەرکردن بوو. هەرچەند حوت و دواتر ڕووداوێکی دڵتەزین بیرمنگهامی شڵەژان دوای ئەوەی بۆمبێک لە کلیسادا تەقێوە. 4 کچی گەنج کوژران و 23 بریندار بوون. ئەم ڕووداوە زەبرێک بۆ سەر جوڵانەوەی دکتۆر مارتین و مافەکانی مەدەنی بوو. شێرلی گاڤین فلۆید دۆستی یەکێک لە قوربانەکان بەو کوشتانە هەپەسا بوو. دەترسام چاو لە سپیپێستێک بکەم و نەمدەوێرا بۆ هیچ جگایەک بچم. پێم وابوو سپیپێستی لێیە و ئەوەش بەسەری من دێت. گەلێک ڕەشپێز دایان هەویست تۆڵە بستێنەوە. لە نێویاندا ئەندامی کۆنگرس بابی ڕاش کە لە 1960ەکان ئەندامی گروپی میلیتانی ناسرااو بە پڵەنگا ڕەشەکان بوو. پێم وابوو کە دکتۆر مارتن زۆر ترسا بوو، ناچالاک بوو و منیش لە هێزی بێتونوتیژی نێدەگەیشتم. بۆیە پابند بە فەلسەفەکەی نەبووم و ڕوم لێ وەرگێڕا. هێندێک ڕێبەر جوڵانەوەی مافەکانی مەدەنی وەک دوو هەمشەڕی نێوخۆی ئەمریکا چاودێ دەکەن و دەڵێن جوڵانەوەکە لە هزر و دڵی خەڵکدا بوو. جوڵانەوەکە بەرەولوتکە دەڕۆی وەگەوەی لە ساڵەکانی 1964 و 65دا دیتمان کاتێک یاسای مافەکانی سیڤیلی پەسەند کرا. مێژونوسان دەڵێن سەرڕای پاشەکشەی جوڵانەوەی هێمنانە ئاکامەکەی مافەکانی یەکسانی و ئازادی بۆ هەموو ئەمریکیەکان دابین کرد. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا. و ئەم ڕووبکەین عێراقی جهێک و چالاکڤان و ڕێخستنین نەحکومەتی هەڵدەدەن جڤاکە سڤیل بەهێز بکەن لەڤی وڵاتی ڕوبڕووی زەحمەتی و ئالۆزیên مەزن دەبە. شەڕی داعش گەندەلی و پێشلکردنا مافên مرۆڤان. دەوێ راپۆرتێدا ئاسو جەبار پەیوەندی کردە بە چەند شارەزان و باوەڕیاوان وەرگرتیە. عێراق کەوتۆتە ناو قەیرانە مەترسیدارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەر لە جەنگی تیرۆرەوە تا دەگاتە ئاوارەبوون و کێشەی سەختی ئابووری بۆ خەڵک و دامەزراوە شارستانەکانی. هاوکات چۆن سووریا بۆتە کێشەیەکی جیهانی، هەروەها عێراقیش جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. چۆن لەناو ئەو هەموو قەیرانەدا دەتوانرێت برەو بە کۆمەڵگەی مەدەنی بدرێت. یەکێک لەو کلی لە سەرچیانە بۆ ئەوەی بتوانین ئەو پرسیارە بگۆڕین ئەوەیە کە توانەکانی ئەم قەیرانەوە هاوبەری بکەین لەگەڵ ئاستی توندوتیژی لە کۆمەلگادا لە ڕێی کارکتری کۆمەڵگەی مەدەنیەوە کە کاریگەرترین گۆڕانکاری لە ڕێی گەنجەکانەوە بەرپا دەکرێت. دیموکراسی و مافەکانی مرۆڤ کۆمەڵێک پرسی گرنگ و هەنووکەین کە حکومڕانی و ناوەندە هەسیارەکانی کۆمەلگا ڕوبەڕووی دەبنەوە. بەڵام بارگژی و تەنگەژەکانی عێراق چارەسەری کردداری و تۆژینەوەی زیاتر دەخوازێت. کەواتە چۆن دەتوانرێت کۆمەلگەی مەدەنی بکرێت بە هێزێک بۆ گەشەپێدانی عێراق و هەرێمی کوردستان. بێگومان کۆمەلگای مەدەنی ڕۆڵێکی گرنگە بینێت چ لە کوردستان یا چ لە باقی عێراقا. هەڵبەتە گەشەکردنی کۆمەلگای مەدەنی لە کوردستان قۆناغی زیاتری بڕیوە و زیاتر دەورە بینێ لەسەر مەسالی دیموکراسی و مافی مرۆڤ و حکمی یاسا و ئەمانە لە عێراقا تازە زیاتر لەم دۆخانی کە ئێستا بینین ئەو دۆرانە زیاترە بینن.
ئایا کۆمەڵگەی مەدەنی لە عێراقدا دروست بووە؟ ئەگەر کۆمەڵگەی مەدەنی ئامادەگی هەیە دەور و کاریگەریەکانیان بوونەتە ئەرکێکی شارستانی و مرۆیی بۆ دروستکردنی فشار و ئەو پردی پەیوەندی کە پێویستە لە نێوان حکومەت و خەڵک و جیهانیشدا هەبێت تا ئەو پردی پەیوەندیە لاواز و شکستە بێت فشاری خەڵک زیاتر و زیاتر دەبێت و زەبر و زەنگ و قەیرانەکان زیاتر دەبن. توێژەرەوە بێزا تێستفانی گەشتبینە بەرامبەر بەهێزبوونی کۆمەڵگەی مەدەنی لە عێراقدا. هەر لە ساڵی 2013ەوە نوێنەرایەتی ڕاپرسیەکەمان کرد کە زیاد لە 5,000 کەس بەشداریان تێدا کردووە. لە دەرئەنجامی ڕاپرسیەکەدا بۆمان ئاشکرا بوو کە کۆمەڵگەی مەدەنی باوەڕیان بە خۆیان هەیە. شارەزایان ڕایان وایە عێراق سەرباری وای پێکهاتەی مۆزاییکێکی کۆمەڵایەتی و ئاینی و کولتوری جیاوازە، بەڵام دوا بەدوای قەیرانەیەک لە دوایەکەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و عێراق بە تایبەتی کێشە ململانەکان خوڵتر و سەختتر بوونەتەوە بە ئەندازەیە کاریگەری ئاینزاکان و ڕوبەڕووبوونەوەی سەخت لەگەڵ تیرۆر و بەرفراوانبوونی گەندەڵی و تاگڕەوی و تایەفەگەری ئاینی ئەرکی کۆمەڵگەی مەدەنی سەختتر کردووە و لێکترازان و بەریەکەوتنی زیاتری خوڵقاندووە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. هونەرمەندی گەورەی کورد کەریم کابان لەگەڵ ئەوەدا کە خاوەنی ژمارەیەکی کەمی گۆرانی بووە وەک ژیار محەممەد پامنەری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا ئاماژەی پێدەکا، بەڵام ناوناوبانگی توانیوێتی سنوورەکانی هەرێمی کوردستان تێبپەڕێنێت. پاش ململانەیەکی درێژ لەگەڵ نەخۆشیدا هونەرمەندی گەورەی کورد کەریم کابان بەرەبایانی ڕۆژی پێنجشەممە 14 لە تەمەنی 88 ساڵیدا کۆچی دوایی کردو. هەر هەمان ڕۆژیش بە ئامادەبوونی خەڵکێکی زۆر و ژمارەیەکی بەرچاو لە هونەرمەندان تەرمی ئەو هونەرمەندە لە گۆڕستانی سەیوان لە شاری سلەیمانی بە خاک سپێردرا. مەراسیمی بە خاکسپاردنی هونەرمەند کەریم کابان جیاواز بوو. لەپاش بە خاکسپاردنی هونەرمەندان بە ئاواز و گۆرانیەکانی خۆی ماڵ ئاواییان لێکرد. هەرچەندە پێشتر چەند جارێک هەواڵی نادروست لەناو خەڵکدا بڵاو دەبووەوە سەبارەت بە مردنی ئەو هونەرمەندە گەورەیە، بەڵام لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی مەرگی ئەو هونەرمەندە سەرجەم چین و توێژەکان لە هەرێمی کوردستاندا نیگەرانی خۆیان بۆ لە دەستدانی هونەرمەندێکی گەورەی کورد دەربڕی و گۆرانی وێنەکانی ئەو هونەرمەندە تۆڕە کۆمەڵایەتیەکان و دەستگاکانی ڕاگەیاندنی لە کوردستاندا تەنی بوو. ئاستی ناسراوی هونەرمەند کەریم کابان سنوورەکانی هەرێمی کوردستانی بەزاندبوو. ئەو کاتی لە دەرەوەی هەرێم کۆنسێرتێکی بکردبا بە هەزاران کەس چەپڵەبارانیان دەکرد لەنێو گوڵبارانێکی گەرم و گوڕی پێشوازیکردندا. هونەرمەند کەریم کابان ماوەی زیاتر لە 3 چارەکە سەدا خزمەتی هونەری کوردی کرد و خاوەنی 20 گۆرانیە. جگەل لەوەی ئاوازی بۆ چەندین هونەرمەندی ترداناوە، لەوانە قادر کابان یەکەم گۆرانی خۆشی لە ساڵی 1941 تۆمار کردووە و دوایین گۆرانیشی لە دوای ساڵی 2000 تۆمار کردووە. کەریم کابان ماوەی زیاتر لە 2 هەفتە پێش کۆچی دوایی لە نەخۆشخانە مایەوە بەهۆی ئەوەی ڕۆژی چوارشەممە 2015 لە ماڵەکەی خۆیدا دەکەوێت بە زەوی داوڕانی ڕاستی دەشکێت و نەشتەرگەری بۆ ئەنجام دەدرێت. جگەل لەوە هونەرمەند بەدەست نەخۆشیەکانی دڵ و زەهایمەر و پێکچوونی ڕژێنەکانی دەرەقیەوە دەیناڵان. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی. و شەڤێدی بەربژار ji بۆ خەڵاتی ئەکادیمی ئۆسکاری 88 هاتن ڕاگەهاندن گەلۆ چ فیلم کی هونەرمەند ئەکتەر هاتن یان کەتن لیستا بەربژاران بەرسف دەوێ راپۆرتا سەماد زەیدەیە. فیلمی The Reverend و فیلمی خەیاڵی The Martian بۆ 8 خەڵاتی ئۆسکار دەستنیشان کراون. ئەم دوو فیلمە لەگەڵ 8 فیلمی تر دەستنیشان کراون لە ناویان ماد ماکس و Bridge of Spies. دەستنیشانەکانی باشترین ئاکتەر لیۆناردۆ دیکاپریۆ لە فیلمی The Reverend، مات دەیمن لە فیلمی The Martian، براین کارستن لە فیلمی ترامبۆ، هەروهاش ئەدی ڕێدمن کە ڕۆڵێکی ژنی کردبوو لە فیلمی The Danish Girl و مایکل فاسبندەر کە ڕۆڵی ستیڤ جۆبزی هەبوو لە فیلمی ستیڤ جۆبز. و لە ڕیزی باشترین ئاکتەری ژن کیت بلانشت لە فیلمی کارۆل، جەنیفەر لۆرنس لە فیلمی جۆی، بری لارسن لە فیلمی روم کاندید کران. و دەستنیشانەکانی خەڵاتی ئۆسکار بۆ باشترین فیلم جۆرج میلر بۆ فیلمی ماد ماکس، ئەلیخاندرۆ ئێناریتۆ بۆ فیلمی The Revenant و تۆم مەکارتی بۆ فیلمی سپۆتلایت. لە 28 مانگی دوی ئەم ساڵ ئەم خەڵاتە دەبەخشرێت کە یەکێکە لە گرنگترین بۆنەکانی پیشەسازی سینەما لە ئەمریکا. سەماد زەیی، دەنجی ئەمریکا. بچەندێژیم تینە دماهەیە بەرنامەیە مێ بمینن لە بەندا ئەنجامێت ئۆسکار و پشتی
نزیکی دو هەفتیان ئەمێوان پامێ وەژی بۆ ڕەبگەهینن. هەڵبەتە ئەتا ڕۆژی سێشەمە و کورد کۆنەکشنێکی نوێ هەر لە خۆشیە جەتان بێڵێ. خدا حافظ.